لا چی بێزارم بەس تێم بڵێ لە هەموو شتێ بێزارین ئاخە تو خەدەماتێکی فولمان هەیە بۆ شۆڕ بەس تێم بکەم لێرە خۆشترتان دیوە ئەی من خەدەماتی ئەوەلێ خەدەماتەکەتان ئەوە جنێویە؟ نا جنێنێ باش ئاخر لە چیتان کەمە؟ ئەو تا مۆتێلێکی ڕێک و پێک و جوان و ئەم هەموو خزمەتە کرێن ئەتامێن بۆ شوێنی خۆش ئەو گەرمە خوازای سەسکەم شانەکە ئێستا ئێوە بەس تێ بگەم بۆچی ئەڕۆنەوە کاکە کاکە بێزار بوون ئەخر لە چی بێزار بوون؟ ئەوەتە لە دەرگایە؟ شێر بوون ێ باشە یەک شتان پێ یەک پرسیارتان لێ یەکەم بەس یەک پرسیار هەتاکو ئێستا شیرەمەنی و ساردەمەنی اصلا حرفشان نزنیم میمیریم کشتی ما رو بدم گامزه بریم ئەوە ئەلێ ئێمەتان کوشت و تۆ باشە کاکە تامی بکەن بەدڵتان نەبوو کاتە بڕۆن باش باش نییە؟ باش نخۆی داڵام تامێکی وەڕێ بکرد بەکراگە بکرد أفندم خەریکە ڕاگەت ئاخر لە خۆشەڕ ئاها کلیلەکە دابخست قوتی ئێم لە تاوێەوە هەتا توو مەردانیان بەخوا دەچم ناو پەنجەرەی خوب هەڵەدەم خوارد منیش بەدوای خوب دەمە خوارد تۆ تامی ئەزانین چۆن ئەگەر وا بکەن بەخوا تەلەفۆن بۆ پۆلیسەکە بن تەلەفۆن بۆ پۆلیسە زنگ بزن ببینم من شاکیم یا تو ئاخر دەوانیە چ بۆ تێگەیشتی؟ نەوە لە خۆم وتم بۆتی ئەوەتی بۆ خۆتان تەلەفۆن بۆ پۆلیسکەن حەق بە ئێمە حەق بە ئێوە نییە کاکە ژیان ئێمە خەدەماتێکی فول و ڕێک و پێک خدمات وچیەکەن نازەین منو کشته ناخێر ئێستا کاتی ساردەمەنیە فەرمون با بڕۆ لە ژوورەوە ساردەمەنێکی خۆشم بۆ واو وەڵا دوو دەقە لە کاتی خەدەماتی ساردەمەنی شیرەمەنی من میام هم کچەخۆنی شیرە گۆشتی گوێنێ بەشی دوو شیژەمە چییە؟ بەکە زۆر قسەمەکە ئەو کلدانە نەی بە باوکی عوسمانی ئاوە داخستووە دامخست و بڕە فەرمە دەی بفەرمە ئەمیش تۆزێک فێر بوون فەرمە خوا بەختەوەدەش خۆش اومدید ئەی چۆن اینجا ئێستا ئەچم شەربەت و ماستەوە و ساردەمەنی تا بێنم نازەین منو کشته ئەوە وتی چی؟ ئەوتی گوتم زۆر جوانی ئۆ زۆر سپاس ئاسەوە هەندێنی بابە دەڕاکە ساردەمەنی شیرنەمەنی بێنە دەڕاکە فەرمون باوک بەخێر بێن خوا بەخێر بێن خوش آمدی خانم آقا خوش آمدی یا تو هم خانم کردم استفاده شربت تو سردمانی و شیرنمانی بینی اچنا عالمی کی ترو کایی چه تامی کی هیا همون سمعی خوما همون فريش بیفرمید اما ریزی پیشوا شیرنمانی کانه ریزی دو شربت منی کانه اما یکم اما پیوترید ماستاوی کوری بله دو همیان هستی پیشانی با دو همیان اما پیوتری ویق سه همیان پیوتری جیغ جیغ خوشتره آوا بله اما همو هینی صنعی خومانه اینجا شربت کن او سربیانه بله اما پیوتری اینو بخوری میمیری شربتی جاری میخون بس تماشای کنو تعریف یکم بوده نگاه اما شربتی کیکیه کیکی پیوتری و افریقی کم بیان قیقی بس کیکی که خوشتر نناسب تره اینجا ام دوانان حزه کمیکی قومی کی لیبن اما یان شربتی هینی پیرن جونی او اوه او بابا توبيت او هي نشيان هذه تأكيدي أوانا كدلي ناوا بله عادي تخوا هستيوا عثمان بينا كرم نخور يا ميري نخور تمري اسيا ما تشيما نا توزر لقطوية قاعد وشاي وخرما يديرو قلت مو أما درجو أما يعني بيه وتريد هين بلي ساقتي
لێ سەقەتی بەڵێ اینجا سەر و قومێکی لێبن بەس بزانم سەر و قومێکی لێبن فەرموو من بۆ تا بۆ تا عادەکی بۆ خۆرە بەس بۆی بکەونە نەخۆری ئەڵێ من پێشتۆی خۆم بیخۆ ئەدەڵێم بخۆ کەم بخۆ ئەکەونە عالەمێکی ترەوە خوا سەر و قومی لێبن میری ئاغا بیخۆ شەرەف و ناموستان لە هەموو ئەوروپای گەڕابن تام و چێژی ئاواتان کردووە بەو خوا لە هەموو ئەوروپا لەمە ناخۆشتر نەبووە چرا بدون جرمان نگاه میکنی؟ خانم نفت شما نیگران نباشید قسە لەگە من کە بێ زەحمەت کاکە گیان نیگەران مەبن ئێستا عوسمان نەخشی کۆمەڵە سوپرایزی بۆتانێ عزیزم بذارید ما بریم ما دیگه خسته شدیم بابا حوصله‌مون سر رفت اینجا بذارید بریم لمان گرین با بروین نه نسا عوسمان دی عوسمان نەخشی خشتی؟ عوسمان خشتی تان سڵاوتان لێبێ گل سرسبانمون اومد بخیر بی بەخێر زۆر سپاس هەست دەکەم میوانە ئازیزەکانمان جەویان باش نیە بێتاقەتن تۆزە دڵتەنگ بوونەوە ئەڵێن ئەڕووی ئەڕۆن یانی چی ئەڕۆن چییە؟ بۆ جارە ئێوە سوپرایزەکانی ئێمەتان بینیوە ئێستا حالە نەزانین وەختی چییە؟ چی؟ ئێوە زانن چی یاریەکمان هەیە؟ نەوەڵا نازانم سێرک سێرک سحر مگه اینجا تاقدەستی سیر داریم ئارێ سێرک داریم اینجا من خیلی دوست دارم زۆر جاچن بیبینن هەر عەقڵتان جەمە بێت یعنی سێرگوشتی واتانەیە بە جدیدانە نداره از اینجا خوشم میاد وەختێتی بیهێن مەژوورەوە آره بله کێ بێ بەڕای ئێوە باشە کێ بێت چێ بێ؟ بەکری کودەری بەکری کوداری ئێستا بانگ یەکەم یەک دەکە ئێستا خاڵە بەکردێ فەرموون ئێوە و بەکر کودەری خوش اومدی بخیر بی خۆتان بەخێر بێن میوانە بە ڕێزەکان ئێستا چەند نمایشێکتان بۆکەم ئەتان حەپەسێنم تێگەیشتی بۆ نمونە ئەمە چییە؟ قەلام چییە؟ قەلام بە قەڵەمەوە کەریژە زانە دەترای بە عوسمان ئەزان کەریژەی زان بەڵام ئێستا من بۆ دەکەم بە شتێکی کە وایە آخر چۆن قەڵەمەک لێ باشتیکە ئەگەی بە چی ئەمە چییە؟ بۆ دەکەم بە دەفتەر بە چی؟ بە دەفتەر چۆن نابێ ئەمە چییە؟ دەفتەر ئێستا ئەم دەفتەرەتان بۆ کەم بەهێلکە راشتیوانە چییە؟ چۆن نابێ ئەم ها چیتە هیچ ئەوە چییە؟ هەردەکەی بە تۆبەق بۆتان بەس ئێستا بەجاری تۆبەقم نا ئێستا نا کاتێککە بۆتانەکەم کوڵاوی ڕوونەوەکراوە چیتانێ بۆتانەکەم ئەمەتان بۆ بکەم بەچی حەزەکەی وەڵا بە کەیفی خۆت بیکەم بە جۆس نەکرێ بە زۆر بەسیتە هیچی تایە هیچی تایە وانە ئەوە چییە؟ ئەوە لێشمەرەوە مەیکەم بەشە ئەوە چییە؟ جۆزە ئەگە تۆ چیت بەکرد ئەی ئێستا حەزەکە نەمەتان بۆ بکەم بەچی وەڵا کەیفی خۆتە بە دڵی خۆ بۆتان بکەم بە خەیار آخر چۆن ئەوە ئەکرێ هەموو شتێ لای من ئەکرێ هەموو شتی ئەکرێ ئەمەتان بۆ بکەم بە مەمە ئەکرێ هەموو شتی ئەکرێ ئەوە دەستم ئەوە چی تایە؟ هیچی تایە؟ هیچی تیانێ ئافرم بەکرد بەڵام تۆ ئەگەر ڕاست ساحیریت ئەگەر پیاوی ئەومان بۆ بکە بە ترۆزی وایە جەماعەت بە ترۆزی زۆر بەسیتە ئەڵە بەزیتە ئەوە دەستم نییە؟ ئێوە هیچی تیان نییە هیچی تیان نییە نەکابی کا بە ترۆزی
ترۆزی کو ترۆزێکە بەکرد حیامان کوورەوەنم کرد بە ملیشکاوم بە ترشەوە خواردم ئەگە بە خێر نەیتەوە کوورە کاکە خۆ من زانیمە مەرگاڵتاکە بۆ معلوماتە مادەم ئەمە و نەتوانی ئەوە لەسەر دەستی ئەو جەماعەتە و میوانە ئازیزەکان تۆ لەم گروپە دەرکرایت بۆ عوسمان بەو خوای دەرم کە ئەو کەم بە بزن ترۆزیەکە و جوانە